160 کەسی لە ناو کەڵگەمینەکاندا ڕزگار کردووە، بێ بەرامبەریش کار دەکات وە خۆی دەڵێ 2,386,000 مینی هەڵگرتووەتەوە. زیاتر لە 50 جۆر مین لە ناو ئۆتۆمبیلەکەی و ماڵەکەیدا هەیە. بەشێک لە بۆمبەکانی کیمیابارانی هەڵەبجەشی هەڵگرتووەتەوە کە هەندێکیان نەتەقیون. ئێمە بۆمبی کیمیاییمان هەیە، تۆماهۆکمان هەیە، مەتۆلکەمان هەیە، ڕاژیمان هەیە، ڕاجمەی 12مان هەیە، ڕاجمەی بۆمبی چلیمان هەیە. ئێستا ئەبینن ئەمە بۆمبی کیمیاوی ئەم بۆمبە زیینووە نەتەقیوەتەوە. ئەوەیش ئەم بۆمبە لەو بۆمبانەیە کە لە 1970 درا لە هەڵەبجە بۆمبی کیمیاویە زیندووە. ئەمە لە دەور و پشتی هەڵەبجە لە سنووری شاری هەڵەبجە و لە ناو جەرگەی هەڵەبجە لەمە نۆمان هەیە، نۆدانە. ئەمەیش تۆماهۆکە، ئەوکە لە دەریاوە تەقانرا بۆ سنووری هەورامان. 31 ساڵ بە لە ئێستا هوشیار دەستی باڵگرتنەوەی مین کردووە، هەردوو قاچەکانیشی لە دەستداوە. 7 گۆڕیش بە ناویەوە هەیە. لە شەڕەکانی داعشیشدا لەگەڵ پێشمەرگە بووە و بریندار بووە. ساڵی 1970 بۆ کاتە بۆ سەدام حوسێن هاتە دەربەنی خان وتی ناوێت جارێکی فشێکی لە کوردستان بدەقێنێ. لەو کاتە من چوم لە ئێران دەوریان پێکردین لە گەیلان غەر بۆ ئەوازی یەکەم لەو کەسانە کە سەرکەوتوو بووم. من لەم کارە ئینسانەما کوڕێکی 7 ساڵانی خۆم لە دەستدا، برایەکەم شەهید بوو بە ناوی مختار و کوڕێکیشتمان هەر شەهید بوو ناوی بەمۆ بوو، برایەکیشم چایەک و قاچێکی لە دەستدا و خۆشم هەردوو قاچم لە دەستدا. من ئێستا 7 قەبرم هەیە، قەبرەکانیشم هی ئەوال لە ئەو شوێنانە، قەبرێکیانم لە پێنجێنە، قەبرێکیانم لە بەمۆیەکە قاسم قورتا، قەبرێکیانم لە تەبرێزە، قەبرێکیانم لە بیمارستانی مەحسێنە لە کرماشانە، قەبرێکم لە وڵاتی یابانە کە بردمیان بۆ ئەوێ، قەبرێکم لە هەڵەبجەیە، قەبرێکم لە سلێمانیە. لە هەموو شوێنەکان قەبری من هەیە. هوشیار دەڵێ لە پێناو مرۆڤایەتیدا کار دەکەم و مۆبایلەکانیشم کراون. لە ئۆتۆمبیلەکەشی نووسیوێتی لە پێناو خوددادا و لە هەر شوێنێکەبی لە ناو دەبم. لە ناوەندەکانی خوێندنیشدا ڕۆژانە وانە بە خوێنکاران دەڵێتەوە و هوشیاریان دەکاتەوە. ئیشی من هەڵگرتنەوەی مین و بۆم بوو تەقەمەنی بووە، چونکە من دەورەم کردووە لە گەیلێن غەرب و ئەهواز. اینجا خۆمش لە کاتی ئیشوکارەکانمان هەر مێشکم لای ئەم ئیشوکارە بووە چۆن توانم خزمەتی گەورە بە میلەتەکەم ئەم کارم هەڵبژار. لەو کاتەوە تا ئێستا من 2,386,000 ئەلغام هەڵگرتووە، زیاتر لە 2,000-3,000 بۆمی داعشیشم پوچەڵ کردووەتەوە لە شەڕەکانی داعشا. ئەم کارم تەنها لە پێناوی خۆ مرۆڤایەتیا کردووە بێ بەرامبەر. لە هەر شوێنێکیش تەلەفۆنم بۆ بکرێت دوور بێ یان نزیک بێ، من بە چاوێکی بەرفراوانەوە بە دڵێکی بەرفراوانە ئەڕۆم بۆ ئەو کارە بەبێ بەرامبەر و کارێکی ئینسانی. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەک گوند و قوتابخانە و نەخۆشخانە بە ناویەوە ناونراون. یابانیەکان قاچەکانیان بۆ دروست کردووەتەوە. 540,000 دۆنم زەوی لە مین پاک کردووەتەوە و لە ئێستاشدا سەرقاڵی کردنەوەی مۆزەخانەیەکە بۆ ئەو مینانەی کە هەڵی گرتوونەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.